دڵێری قەدەغکردنی ڕاوماسی چ کارێکی لە بازاڕیەوە کرد و ماسی ئێستا لە چ نرخێکدایە؟ سعی ماسی وەرز بۆ تۆ لە ئێستا تقریبا لە 5.5 ئێستا تقریبا بۆ بە 7.5 2000 چۆدە سەر 2.5 چۆدە سەر بە بۆنەی ئەوەی کە ئەڕوا بەرەو بەغا ئەم فەسڵەوە لە مانگی 3 هەتاکو مانگی 6 هیچ جینێکی وای نییە بڵێ لەبەر ئەوە گران بوو بێ زیاتر گرانیەکەی لەبەر ئەوەی کە بەرەو خوارەوە ئەڕوانی بەرەو بەغا ئەڕوە عەرەب ئەیکڕێت ئەی باوکو مریشکەکە چۆن ئەڕواتە خوارەوە ماسیەکەش بە ئەمان شێو لێ زیاتر ئەگاسن لێ ئەیفرۆشەوە کەمیش ئەبێت لە بازاڕە خواستیشی زۆر لەسەرە لێرە لەبەرەوە چۆنەڵی خواستی لەسەر بێت و کەم بێ عادەتەن هەر گرانەوێتەوە گرانیەکەی لەبەر ئەوێ خواستی خەڵک لە ئێستا بۆ نرخێکی ئێستا ماسی گران بووە خواستی خەڵک لەسەر ماسی چۆنە ئێوە ڕۆژانە کڕارەکانتان چۆنن کەمی کردووە یان باشە؟ وڵاهی کەمی کردووە عادەتەن کەمی کردووە زۆر زۆریش کەمی کردووە چکە خەڵکەکە ئێستا بە ڕۆژووە لە سەیانی حەزیش بۆ ماسیەکە بیخوا بەڵام کە پارەکە نەبێت و کە مەعاشەکە نەبێت تەمان ئەوەش بۆ کارێکە بۆی کە بازاری ماسی کەس کردووە بازاڕیەوە چەنە کەمی کردووە بەوەی گرانبوونی نرخی ماسی و نەبوونی داهاتێکی باش لە لای خەڵک کە بێن کڕیاری ئێوە بن وەڵا ئەتوانم بڵم لە 100 کەمی کردوتەوان یعنی جارام لە دوکانێکی بۆنمونە ئەم سیمەتریا دوسێ دوکانی تیا بوو هەر دوکانێ بە تاقی تەنیا بۆ خۆی ڕۆژی 500-600 کیلۆی برژانۆیان فرۆشتێتی لە ئێستا دوکانی وایە ڕۆژی 50 کیلۆ 6 کیلۆ 70 کیلۆ فرۆشن یعنی بازاڕی زۆر زۆر دابەزانووە بە حکومی کە مەعاش نییە بە حکمیەوەی کە لێسایە ساریش گرانە وەکو مەعاشیش ینی شتەکە سارەکە جێگیر نییە یعنی جار بۆ جار بە ساوەتەوە ئەڵێن دۆلار بەرزەوە چلاقی بە دۆلارەوە هەیە هاتیەگەی یعنی گرانە بەعقەت گرانە 7.5 و ئێستا خۆمان بە 7.5 بە جوملەیە دەبێ بیفرۆشینەوە بە 8.5 یا بە 9 چکە هەر ئەو نەیانی ئەتوانین بەزوە خەڵک گرانە بەڕاستی تۆ کیلۆیە ماسی بۆنە زۆر گرانە 2 کیلۆی ئێستا بەشی 2 نەفەر 3 نەفەر ئەگەر بکات بای 22,000 بای 24,000 سعرەکە زۆر گرانە ئەم ماسی کە ئێوە زیاتر لە بازاڕایە و ئەفرۆشرێ ماسی دەریاچەکانە یاخود ماسی حەوزە و بەخێوە کرێت نا ماسی بەخێوکراوە حەوزە زۆرەکەی کاربی پێڵێن حەوزە و بەخێوکراوە بەڵام کوالێتی باشە لەخوا بەزیابێت کوالێتیان زۆر باشە بەحری ژەیە دەریاچەکانی ژەیە لێرە لە ملاتر لەو مسافەی ئەو لاون ئەوەش خواستی لەسەرە بەڵام تۆزێ گرانترە و کەمترە لێسایە کاربەگەن لە بازاڕە بە دەرەجەی یەکیانی شۆڕەڵی خواستی لەسەرە و باشە لەخوا بەزیابێت کوالێتی باش دەستیەوەکە کە تامی ماسی حەوز لەگەڵ تامی ماسی کە لە دەریاچەکان و بەحرەکانە هەن فەرقی هەیە؟ وەڵات تەمان فەرقی هەیە سە ماسی حەوزە چەورترە بەڵام ماسیە بەحرەکە دەریاچەکان ئەوانە بوشکترە تۆزیایی فەرقەکە لەوە لە تامە فەرقەکە بەڵام ئەمیش ئیسفادەی هەیە حەوزەکە بەشی خۆشی بەڵام کەمترە وەکو ئەو نییە ئەو بەتەبیعی بۆ خۆی گەورە بووە لە چەمێکیان لەش بوو بارێکە بە تەبیعی بۆ خۆی سنوشتیان گەورە بووە بەڵام ئەم حەوزە بە چەند مانگێک چۆنەڵێ علەفەکەی بۆ خێتە بەردەسی و گەورەی ئەکەن بە خێوی ئەکەن بەسەر ئیسفادەی هەیە ینی بەشی خۆی ئیسفادەی و ئاڵی ئیسفادەی نیە وەکو بەحرەکەیان وەکو شتێ لەو بابەتە بەڵام ئەمە ئیسفادەی هەیە